سەرباری بێ ئومێدبوونی موچە خۆرانی هەرێم لەو پاشەکەوتەی کە زیاتر لە ساڵێکە لەلایەن حکوومەتی هەرێمە، بەڵام پەرلەمانی کوردستان لە ڕێگەی پرۆژە یاسایەکەوە بڕیاریکردنەوەی هەژمارەشی حسابی بۆ فەرمانبەران دەرکردو. لەو ڕێگەیەوە موچە خۆران دەتوانن ئەو پاشەکەوتەی لای حکوومەتە بۆ خەرجکردنی قەرز و ڕسوماتەکانی تر بەکاری بێنن. ناکرێ ئەو پاشەکەوتەی کە ئەگەڕێتەوە بچێتەوە لای حکوومەت و دیار نەبێ، بەڵکو پێویستەکە جارێکە خەرجکرێتەوە بە موچەخۆران و خاوەن پێداویستی تایبەت و کورتەواڵەکان. ئەوشمان تەسبیت کرد هەتاکو ئێستا گومان هەیە لای هاوڵاتیان و لای موچەخۆران بە تایبەتی فەرمانبەران کار لەسەوەکەن ئایا ئەم پاشەکەوتە چۆن زامن ئەکرێ. لێرەیە لە مادەیەک لەم پرۆژە یاسایە زامنی ئەوەکەین کە ئەو موچە پاشەکەوتراون ئەبێ بە یاسا لە ڕێگای پێڕێوێکەوە، ئەبێتە یاساواروا لە ڕێگای پێڕێوێکەوە جاریکە دابەشەکرێتەوە بەسەر فەرمانبەران و موچەخۆرانە کاری لەسەر کراوە. بەهۆی قەیرانی دارایی ساڵانێک کە بازاڕەکان سستن و گیرفانی فەرمانبەرانیش لە چاوەڕوانی بڕی ئەو موچەیە کە وەری دەگرن. ئابووری ناسێک دەڵێت کردنەوەی هەژمارێکی حسابی بۆ موچەخۆران جارێکی تر بوژانەوەیەکی بەهێز بە بازاڕەکان و سێکتەری ئابووری هەرێم دەبەخشێتن و سەرنجام دانیشتوانی هەرێم سوودمەند دەبن. هاوڵاتی ئەتوانێت لە جیاتی قەرزی کارەبا یان قەرزی ئاو یان قەرزی یاسای هاتوچووە یان کۆمەڵێک سزای هاتوچووە بەکاری بێنێ و چۆن نتوانێت مامەڵە لەگەڵا بکە. بەڵام بە کۆی گشتی پرۆژە یاسایەکی باشەوە کرێ کاریگەری و دەرهاوشتێکی خێرا لەسەر ژیانی فەرمانبەران، لەسەر کاریگەری و دەرهاوشتەی بانک، لەسەر پرۆسەی ئابووری لە هەرێمی کوردستانە و هەروەها جموجوڵێکی ئابووری لە هەرێمی کوردستانە دروستەکە بە دڵنیاییەوە ئەگەر جێبەجێ بکرێت. لەگەڵەوەی حکوومەتی هەرێم نەیتوانی لە وادەی خۆی موچە دابەش بکاتن و هەوڵیدا بە سیستەمی پاشەکەوتی موچە کار بکات. تا ئێستاش حکوومەت نزیکەی 7 میلیارد دیناری فەرمانبەران قەرزارە. ئەوەی بۆ فەرمانبەران گرنگ بێت دەرکردنی ئەو بڕیارەی پەرلەمانە بۆ کردنەوەی هەژمارێکی حسابی، چونکە لەو ڕێگەیەوە دەتوانن قەرزەکانی کارەبا و ئاو ڕسوماتی خان و بەرەو هاتوچۆ و تەواوی ئەو قەرزانێتری حکوومەت بدەنەوە کە ساڵانێکە نەیانداوە. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.